خەڵکیش زانێ خاص بە تایبەت خەڵکی کورد چ زولم و زۆردەستی لە سووریا دیتن ئەو زولم و زۆردەستی لە قڕون الوسطاژی نەهاتی دیت. عەبدولحەمید دەروێش یەکێک بووە لە دێرینترین و بەزموونترین سیاسەتمەدارانی کورد لە ڕۆژئاوای کوردستان. لە ساڵی 1936 لە گوندێکی سەر بەناحەی درباسی پارێزگای حەسەکەی ڕۆژئاوای کوردستان لەدایک بووە. خێزانەکەی بە ناوی حاج دەروێش ناسراون. هەرزوو تێکەڵ بە ژیانی سیاسی بۆ لە دێرینترین سیاسەتمەدار و سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان و دوایین سیاسەتوانی کاروانەکەی خۆی بوو. پیاوێکی بە ئەزموون و ماندوونەناسێکی ڕێی کوردایەتی بوو. مامۆستا حەمید دەروێش هەر لە تەمەنی گەنجێتیەوە هەستی نەتەوایەتی و نیشتیمانی لە دڵ و دەرونیدا چەکەرەی کردو و هەموو تەمەنی خۆی لە پێناو دۆزی ڕەوای گەلەکەیدا تەرخان کرد. لە ساڵی 1957 بە هاوکاری چەند هاوڕێیەکی یەکەم پارتی کوردی لە سووریا دامەزراندووە. بەشداری چەندین کۆبوونە و کۆنفرانسی هەرێمایەتی و نێودەوڵەتی کردووە و داکۆچیکارێکی سەرسەختی مافەکانی گەلی کورد و کەمە نەتەوایەتیەکان بووە. تا دواساتی ماڵئاوایکردنیشی لە ژیان سکرتێری پارتی پێشکەوتنخوازی دیموکراتی کورد لە سووریا بووە. لە خۆپشاندان و ڕاپەڕینەکەی ساڵی 2004دا ڕۆڵی گرنگی بینی لە پاراستنی گیان و ژیانی لاوانی کورد. لە دانووسان و ڕێکەوتنی نێوان هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە و حکوومەتی سووریاشدا بە هەمان شێوە خاوەنی ڕۆڵ و کاریگەری گەورە بوو. سەرکردەیەکی شارەزا و تێگەشتی کوردایەتی و پێشکەوتنخوازی سەردەم بوو. لە ئەمڕۆی گۆڕەپانی سیاسی سووریا و تەواوی کاروانە پڕشتۆکەی کوردایەتی ضرورەتێکی حتمی بوو. باردۆخی ئێستای سووریا پێویستی بە کەسانی وەک عەبدولحەمید دەروێش هەیە، چونکە دۆست گوێی لێ دەگرێت و نارانیش بەهۆی کەسایەتی ئەوە ڕێزیان لە بیر و بۆچوونەکانی دەگرت. هاوڕێ و دۆستی دێرینی سەرۆک مام جلال بوو. لە چەندین قۆناغ و وێزگەی ژیانیاندا پێکەوە خەباتیان بۆ بەدیهێنانی مافەڕەواکانی گەلی کورد کردووە و هەمیشە پێداگری لەسەر پیادەکردنی سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مام جلال دەکردەوە. بەرەبەیانی ڕۆژی 24 دەی 2019 لە شاری قامیشلەوە کۆچی دوایی کرد.